سڵاو برسی گەرمی دەستور و هەڵبژاردن و یەکڕیزی ئۆتەوێردی سەرزاری بچووک تا گەورەی ئەم هەرێمە و هەر ئەم یەکڕیزیەش نەشید و نمایشی 30 ساڵەی یەکێتی و پارتیە. بەڵام وەک دەوترێت ئەم دوو هێزە بە دوو هێز و دوو ئیدارە و دوو سیاسەتەوە دووبەرەکیان دروست کردووە. یەکڕیزیش بۆ تەمارێکی دووسەر و لە گردنی میلەت ئاڵاوە. لەگەڵ بەختیار شاوەیسم پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا بزانم یەکێتی و پارتی نەک لەگەڵ یەک لە ناو خۆشیاندا یەکڕیزن هەر بەجددی کێشەی یەکێتی لەگەڵ پارتی چییە؟ کۆنگرە یەکێتی نوێ کردەوە یاخود دووبەرەکی زیاتر کرد و چەمکی بنەماڵەیی ئەوەندەی تر تون کردەوە. هەر ئەمەندەنا زۆرترە پرسیارەکانم لەگەڵ ما بن بزانم دکتۆر بەختیار یەکڕامان دەکات یان هەر بە دووڕایی دەمێنینەوە. دکتۆر گیان کاتە باش باش بیت ئەڵێن بەهۆی پەرلەمانتارەکەتەوە بە حکومیەوەی دوو خول لە پەرلەمانتاری هەر گەنجە بیتەوە. زام هەر بەجددی ئەم خولەی پەرلەمان بە تایبەتەوەی کە بەرز و رەسمی تایڕۆیە و زۆر تون بوو ئەمە وای کردووە پەرلەمانتارەکەی دکتۆر بەختیار گەنجی بکاتەوە یاخود گەنجێتی دکتۆر بەختیار چۆن؟ زۆر سپاس دەکەم. ئینشاءڵڵا سەرکەوتووە بن خۆتان و بەرنامەکەتان. لە ڕاستیە مۆزۆی گەنجێتی ئەتوانم بڵێم پەیوەندی بە تەحەفوزکردنی خواردبوون و ئەوانە بە دەرەجەی یەک و وەرزشکردن و ئەوانە و مەزباح مەلەوانی من زۆر حەزم لێتی. ینی بڕوا بکە زۆربەی کات بەس فرسەتێکم بۆ وەرکەیە بۆ سەعاتێک بێ بۆ 45 دقیقەش بێ ئەبێ ڕۆژانە من وەرزشەکەی خۆم بکەم و ئیزافەتەن بۆ ئەوە تقریبان 4 بۆ 5 ساڵە بێ ئەتوانم بڵێم بەردەوام لە ڕێجیمێکی ئەوەدا معنی بۆ نمونە تەنزیمکردنی خواردن بۆ مەسلەی لە شولار ڕێکی زۆر مهمە. من ئەگەر لە بیرت بێ یان ڕسمەکانت حتممە بینیوەهی ساڵانی پێشووتر زۆر قەڵاو بووم یانی خۆم بێتاقەت بووبووم بەدەستیەوە. ئیتر بەرنمەیەکم دانا پێم بەرنمەیەەوە سپاس بۆخوا 4-5 ساڵە لەسەری ئەڕۆم ینی شتەکانیش بەسیتە و من نەتوانم یەکشت بە تۆ بڵێم ئەوتی ئەم بەرنمەیەم دەست پێ کردوە یان با بڵێن پەرلەمان و خولی دووەم زۆر بە کەمی نانەخۆم و ئیسراحەتەکەم وەک لەوەی کە پێشووتر بێ ینی ڕەنگە جاران بە ئارەزوی خۆم چیم بیستایە ئەم خوارد ینی ئێستا من 4-5 ساڵە برنجم نەخواردووە فەنی هینەکەی کە نێنە ئینەکە ینی برنج شەکر نان زۆر جار حەزیشم بێتی زۆر ین پڕ بەدڵ جاری وایە دانرێ و جارێن برنجە خڕە کوردیەکە یا هەر دڵی وەلەیە. بەڵام عادەتەن کە تەسحەیەکی زۆرە هەیە تا لەش ڕێکە بێتەوە و گەنجە بیتەوە کۆیتەوەتێ. بەڵام دوایی ئەگەر بیشکێنی بە ماوەیەکی زۆر کورت هەموو ڕەنجەکەت بە خەسارەتە لەبەرەوە نهێنەکەی هەر ئەوەیە لە ڕاستی. یعنی کارگەری پەرلەمان و حیزبایەتی و کارکردن لە حیزبا ئەوە نەبووە؟ نا بەعکسەوە جا خۆ من پێشەوەی بچمە پەرلەمان بە 10 ساڵ 12 ساڵ ڕاستەوخۆ لە حیزبا ئیشم کردووە و لە ناو کادیر و سیاستم کردووە. من پێم وایە لە پەرلەمانە زیاتر لە جەوەکە کەمێک دوور کەوتویتێتەوە گەرنا لەوە پێش کە قەڵەو بووم پێشتر یان گەنج نەبووم ئەوەی کە تۆیڵێ هەموو ڕۆژێک و هەموو دەقەیەک یان لە مەڵبەندێک بووم یان لە ناو کادیران بووم لە مەحەدی کادیران یان سەردانی شوێنێکم کردووە کۆڕێک بۆ سیمینارێک بۆ یان شەوەکەی لە تەلەڤیزیۆن بووم یان ئێوارەکەی لە ڕادیۆ بووم. ژیانی من بەم شێوەیە بۆ خاستە لە دوای ئەوەی کە کولیەم تەواو کرد یەکسەر داغڵی ئەمە جووا بووم کە داغڵیش بووم هەروە بۆ جسمم بەم شێوە بوو. من بنیەتی ئینسان لە ڕاستیە بۆ مەسەرەی قەڵەوی و زەعیفی کە ئەمە ڕاستەوخۆ گەنج دەکاتەوە بنیەتی ئینسان کۆدێکە کە لی تێبگێ گە لی تێبگێ نتوانم بڵێم قەڵەویەکەیش ئەزانی گەنجبوونەوەکەی خۆش دەزانی. ئەم کۆدە ئەوەیە هەندێک لەشی ئینسان وا هەر لە طبیعەتی خۆیان وایە کە زوو قەڵەوە بێ ینی هەیە بە خەوتن قەڵەوە بێ هەیە ئەمە لایەنە طبیەکەیش یعنی بالەچینە سەرەوە. بەڵام ئەمە کۆدی یان با بڵێن ئەمە نهێنی ئەوەیە کە گەنج بوێتەوە جاگەر گەنجی بوێتەوە سپاس بەخوا و هەندێک جاریش سیاستکردن و جەوی ناو پەرلەمان و یان جاری وا هەیە بینینی ئەو دۆستانی ئەو دەرەوە سەفارەتە هینەکانە دەبینی
ئەگەر بە نەوعێک نەبی ڕێکپۆێژ نەبووی ڕەنگە خۆت شەرم بە خۆت پێی. من یەک شتی بۆ باس بکەم، جارێکیان وەفدێک بووین چوینە هۆڵندا، من زۆر قەڵاو بووم، بڕواتە بێ لەوێ لەگەڵ وەزیری خارجی لەگەڵ پەرلەمانتارەکانی ئەوێ دانیشتینوانە لە خۆم بۆ سەیری خۆم بەکرد، هەستم بە ئەحرازیەکە کرد. خۆ زۆربەی سیاسیەکانی عێراق و دنیای عەرەبی ئەمە هەر گوێر لێ ناگرنەوەوانە، بەڵام لە ڕاستیە ئیشکردنی جاری وایە شتێک بەسەر تا فەرزەکە کە ئەبێ بیکەی، یعنی خاستن ئیشی سیاسی و جگە لەوە لەسەروی هەموویەوە هەدەفی سەحەیش زۆر مهمە، تەندروستی. یعنی زۆر جاری وا هەیە لە ڕووی تەندروستیەوە کە تۆ ئەم ڕێجیمە ئەەکەی یان ڕاضە ئەەکەی ئەوانە زۆر ئیسفادەی لێ ئەەکەی، ڕەنگە لە حاڵەتێکا تووشی نەخۆشیەک یان شتێک بی بتوانی لێ دەرچی، وەکو ئەمەی مۆزۆی کۆرۆناکە من تقریبا 25 ڕۆژ کۆرۆنا بوو، یعنی تێمپەرانە و ئازارە ئەوە نەبوو، ڕاستە بەشەوە ئازاروانە بوو، بەڵام هەندێک کەس کە برادەر و شت بوون من تەسەوڕمە کرد ئەگەر ڕایەوە بۆ ئەو خۆی لاکردنی ڕۆژانە ناڵێم ڕاکردن و وەرزش و ئەوانە شتێکی تریش، یعنی لە ڕاستیە مەوزوعی ڕاضەکردن و ئەمانە زۆر مهمە بۆ حاڵەتی نفسی ئینسان، یعنی بۆ خاڵیکردنەوەی قەلەقی و ئەو سترێسە زۆرەی کە کاری ڕۆژانە لەسەر دروستەکە ئەتوانی بۆ وەرزشکردنە لەبیر خۆتی بیتەوە و جەوێکی تازە، ینی مێشکت سافە بێتەوە و ڕەنگە زۆر جار لە حاڵەتی نائاسایی لە کاردانەوەی نائاساییش دوور بخاتە. باش سەرەتا باسی کاری حیزبیت کرد، ئەمەوێت بچمە ناو قاڵبە حیزبێکەوە بزانم زۆر باس لە کۆنگرەی یەکێتی کرا، بابەتی کۆنگرا زۆر بووە هەڵایەکی گەورە لە ناو میدیاکان و لە ناو خەڵکە. ئێستا جیاوازتر باس لە کۆنگرا کرێت، دەوترا کۆنگرە بۆ نوێبوونەوە بوو، بەڵام ئێستا بنەماڵەی بوونی زیاتر قۆڵ کردەوە. بزانم ڕای تۆ چی بوو لەسەر کۆنگرە و چۆن هەوڵت بۆیە؟ چونکە پێشتر ئەزانم ئاگادارم زۆر کاتۆ یەکێک بووی لەوانەی کە زۆر جەختت لەسەر بوونی کۆنگرا کردەوە. طبعا زۆر گرنگە ئەم مەسەلەیە بە وردی باز بکرێ، ینی ئێمە کە لە ناو یەکێتیە کۆنگرەی چوار وەکو حاڵەتێکی ناتەبیعی لێ هاتبوو بوو بە گرێکی دەرونی لە ناو خەڵکداوە لە ناو کادیر و جەماوەری یەکێتیدا کە کۆنگرە نەئەکرا و کێشەکان زۆر گەورە بووبوون پێش کۆنگرە. ئێمە لە ئەنجومەنی ناوەن تەبەن من لە کۆنگرەی سێ بە دەنگدانی ناو کۆنگرە بوو ماندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی، دواتریش هەر لە ناو ئەنجومەنەکەیە بۆ دوو جار لەسەر یەگەڵ بژێرام وەکو ئەندامی سکرتارێتی ئەنجومەنی ناوەند ئەو کاتە خوا لێ خۆش بوو کاگە عادل مراد و هەواڵ زوبێر و هەواڵ چێنەر لەگەڵ بەندەیە سکرتارێتی ئەنجومەنەکەمان پێکێنا، ئیشی سەرەکیمان لەگەڵ ئیشی ڕۆژانە و متابعەکردنی کارەکانی یەکێتی و زۆر ئەرکیتر بریتی بوو لەوەی کە ئەبێ کۆنگرە بکرێ و پێویستە ئەم قیادەیە بگۆڕێ. قیادەیەک بوو ئەتوانین بڵێن ناڵێن هەرەمویان بەشێکی زۆریان لە ناو جەماوەر و لە ناو خەڵکا وەکو پێویست ئەدایان باش نەبوو و خۆشەویستی خەڵکیان لە دەستدا بوو، ناڵێم هەمویان بەشێکیان، بەڵام لەگەڵ ئەوەشدا تەوەجوهێکی باش هەبوو بۆ ئەوەی کۆنگرە بکرێ. ئێمە لەو تەوەجوه هەبووی، یعنی بە نووسین بە وتار و مەقالە بە چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی بە ڕادیۆ بە ڕۆژنامە ئەمانە هەوڵمانەدا کە مەسەلەی کۆنگرەی چوارەم بەستنی کۆنگرەی چوارەم لە یەکێتیە بکەین ئەمری واقع. و من بۆ خۆم یەکێک مولەوانەی کە لەو ماوەی زۆرەدا یەک مەڵبەندی یەکێتی نەما کە سەردانی نەکەم کادیرەکان هەموو ئەنجومەنی مەڵبەند و ئەوانە کۆنەکرێتەوە و کۆڕ و سیمینار نەکەم لەسەر زەڕورەتی بەستنی کۆنگرە و نوێبوونەوەی یەکێتی، حتا لە سۆران، لە بادینان، لە هەولێر، لە کۆیە، لە ڕانیە، لە سلێمانی، لە خانەقین، لە کەلار، ئەمانە هەمووی گەڕای ئیشمان لەسەرەوە کردووە. ئیتر زروفەکە وا هاتە پێشەوە، خۆشم حازر کرده بوو بۆ ئەوەی کە لە کۆنگرەی چوار خۆمەڵ بژێرم وەکو گەنجێک کە ئەندامی سەرکردایەتی، بەڵام لە شەوی پێش کۆنگرەدا حاڵەتێک هاتە پێشەوە کە ڕەنگە بۆ ئەوە باش بووە کە من سەحب بکەمەوە و جەنابی کێشەی باڵباڵێن بووە. کێشەی باڵباڵێن نەبوو لە ڕاستیە، کێشە ئەوە بوو لە لۆدێکی زۆر لەسەر با بڵێن ناو ئەجوایی کۆنگرە هەبوو بۆ ئەندامانی سەرکردایەتی و جەنابی کاک شێخ لاور هاوسەرۆکی یەکێتی جوابێکی ناروتی پێم باشە سەحب بکەیتەوە، منیش
وەکو خۆم وەکو کاریرێک لە پرەنسیپە حیزبیەکان لا نادەم زۆر تەمەنیاتی ئەومە بوو بچمە سەرکردایەتیەوە بۆ زیاتر هەوڵ بدەم بۆ نوێبوونەوەی یەکێتی بەڵام قسەی هاوسەرۆک کاگلاور لای من زۆر زەڕور بوو و پێم نابەجێری خۆما و سەحبم کردەوە. هەر بابەتی کاندید نەبوونی شەپەیوەست نەبووە بە کێشەی باڵباڵێنی ناو یەکێتیەوە. کاندیدبوونی پەرلەمانی عێراق من ئەم جارە من داوام نەکردووە. دوو خول پەرلەمانتار بوو و کەمێکیش ئیشتم کردووە لەو ماوەیەدا وتەبێژی فراکسیۆنەکەیشم تا ئێستا بەڵام هیچ پەیوەندی بە باڵباڵێنەوە نەبووە من ئێستا باڵباڵێن نابینم لە ناوی کێتیاوکە و جۆی پێش مەبەستم خۆت کاندید نەکردەوە. لە ڕاستیە کاکە هێوار کاندیدکردنەوە لەو زروفەی ئێستادا هەستم کرد کە پۆست و کورسی نابێ خۆرەخ بکرێ. یعنی من گەنجێک بووم لە ساڵی 2014 لە ناو ئەو سڕاعە گەورەی یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ پارتی ئەو چانسەیاندا بە من کەوتمە ناو دۆخێکەوە خۆم هەڵبژار کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک شار بە شار دەمەکانمان کۆ کردەوە چوینە پەرلەمان و من ئەو کاتە تەمەنی من لە ناو پەرلەمانە زۆر کەم بوون بیرم دێ 2014 دەوری 34 ساڵ بووم زۆر کەم بوون لە عەرەبەکان یعنیتیان نەبوو بە دەگمەن بە هەمومانەوە 4-5 کەسێک نابووین لە تەمەنی منە کە بووینە ئەندام پەرلەمان. دواتریش جاری دووەم هەر چانسم پێدرایەوە کە یەکێتی لە دۆخێکی یعنی توندا بوو وەزع یەکێتی ئاوا نەکەوت بۆ سەرسکە ئێمە ئەو مەرحەلەیەمان تێپەڕان و خۆشبەختانە دەنگمان کۆ کردەوە و توانیمان لە هەردوو خولەکە سەرکەوتن بەدەست بێنین طبعاً هەموو دەنگەکانی من و هاوڕێکان و هەمووی هی خوێنی شەهیدانی یەکێتیە ئەگەر یەکێتی نەبێ بەختیار شاوەیز لەبری ئەوەی من 20,000 دەنگ بێنم من جاری دووەم 20,000 دەنگمێنە 2000 دەنگ ناتوانم کۆکەمەوە ئەگەر یەکێتی نەبێەوە دەنگی خوێنی شەهیدەکان و کادیر و جەماوەری یەکێتیە و تا ئێستاش دەزانم کادیریش خۆی بۆ خۆی دەوری هەیە ئەوانە کە لە ناو خەڵکە نەگۆڕابێ و جوابی خەڵکی دابێتەوە لەگەڵ خەم و ئازارەکانیان نابوو بێ و لەگەڵ نەخۆشیەکانیان نابوو بێ لەگەڵ خۆشیەکانیان نابوو بێ ئەمانە زۆر گرنگە بۆ ئەوەی کەرەوە من بیرم یعنی لەو دقەیەوە کە چوومەتە بەغا بڕوات هەبێ هەستم بەوە کردووە شەوێک ئەگەر ئەچمە سەر شوێنی نووسنەکەم و بنوم گرنگترین شت لەلام ئەوە بووە کە بتوانم بە ویژدانێکی ئاسوودەوە بنوم. یعنی کەسێک کەس نییە خەڵک هیچ کەسێک نییە هەموو کەسێک لێ ڕازی بێ یعنی تەنانەت خەڵک لە خوا ڕازی نییە هەر خەڵک خەڵگەیە نەعوذ بالله قسە بەرامبەر بەخوا کە خوا دروستی کردووە طبعاً ئێمەش خەڵگەیە لێمان نەڕازی بێ بەڵام هەدەفی ئەساسی من ئەوە بووە پێشەوەی بنوم ویژدانم بە جوانی بتوانم بخەوەمە تا بەیانی ئەمە زۆر لەم ماوەی 7 ساڵەیە بەو شێوەیە ئیشم کردووە ئەو جا دوایی بیرمەوە کردوێتەوە کە ئەرکەکانی ترچیەکان مۆزوعی شتی تر اینجا مۆزوعی کاندیدکردنەوە کاندید نەکردەوە من لێ ناشارمەوە لە وڵاتی ئێمە هەندێک جار یعنی هەندێک کار هەیە لە ناو خەڵکا بە شێوەیەکی تر تەرجومە کراوە ڕەنگە بەهۆی هەندێک غەڵەتی تریشەوە ببێ یعنی بۆ نمونە کە باسی پەرلەمانتاری ئەکرێ باسی دەوڵەمەندی و پارە و سیارە و ئیمتیازات و ئەم شتانە ئەکرێ ینی ئەمەش لای من تۆزێک هین بوو قرس بوو هەرچەندە هەدەفی ئێمە وەکو وتم ویژدانە و حیزبەکەمانە و خەڵکی کوردستانە دیفاعکردن لە خەڵک لە موچە لە بژێوی ژیانی خەڵک یعنی زۆر جاری وا بووە ئێمە لە دەرەوەی حیزبەکەی خۆمانەوە بیگرێتانەوە حیزبەکەی خۆمان گەورەترین بازمان داوە قسەمان بەرامبەر کراوە لەسەر چی لەسەرەوەی بۆ نمونە وتومانە ئەدای ئەم فڵانە وەزیر خراپە ئەم ئەدای ئەم حکوومەت بە کەڵک نایە ژیانی خەڵک وایە و لە هەمان کاتە موچەی خۆشمان قەت نەبڕاوە ڕۆژی لە ڕۆژان موچەی ئەندام پەرلەمانی هەموو کەسێکەزانین نەبڕاوە بە ئەو شەڕێشی کە کردومانە بۆچی بووە بۆ ئەوە بووە کە خەڵکی هیچ نەبێ بە ژیانێکی ئاسایی بژی باش کابرکار لە ناو خۆی یەکێتیەوە دەست پێ ئەەکەم بۆ ڕۆیە یەکێتی بۆ دەرەوەی حیزبەکانی تر بۆ ناو حیزبەکانی تر ئەمە باسێکی ئەو یەکڕیزیە بکەم لە ناو یەکێتیە ئێستا ئەوەی سەرنجی ڕاکێشان لە قسەکان تا باس لەوە کرد کە من باڵباڵێن نابینم تۆ من باڵباڵێن نابینم لە ناو یەکێتیە بەڵام لە ماوەی ڕابردوو ئابینیم بەتایبەت کوڕەکانی گاپۆستات
زۆر بەڕوونی و ڕاشکاوی ناڕزایەتیان پێوە دیارە سەبارەت بە سیاسەتەکانی هاوسەرۆکەکانی یەکێتی. زانم ئەم یەکڕیزی لەناو یەکێتیە هەیە، ئەم ناتەباییە چییە کە ئێستا ڕوئەیە بە تایبەت لە نێوان کوڕەکانی کاکڵاوسکرد و هاوسەرۆکەکانی یەکێتی؟ ئەزانی من ئەمە یەکشت بڵێم، من لە دوای کۆنگرەوە لەبەرەوەی نە لە سەرکردایەتیم و نە لە ئەنجومەنی ناوەندیش نەماوە، یعنی با بڵێن کۆبوونەوەی حیزبی و وردەکاری ناو حیزبی ناتوانم وەکو جاران ڕاستەوخۆ بڵێم ئەمە سەبەبەکە، بەڵام خوێندنەوە دەرهەیە. بەڵام طبعاً هەموو کەسێک، هەموو کادیرێک، هەموو پەرلەمانتارێک، هەموو هاوڵاتیەک لە دەرەوەی یەکێتیش بێت خوێندنەوەی هەیە بۆ ناوخۆی یەکێتی. ئەتوانم بڵێم ئەوەی کە من هێڵێم وەکو خوێندنەوەیە. طبعاً ئێستا باڵباڵێن نەماوە، بەڵام ئیتیجاهی سیاسی جیاواز، یعنی با بڵێن بیر و بۆ چوونێک لەسەر قەزەیەک جیاواز هەیە. یعنی بۆ نمونە لەسەر ئێساوەی کە مۆزۆی کاندیدکردنەوە کاندید نەکردنەوە کە ڕێی جیاوازی تیا بوو، ئەمە ناکاتە ئەوەی باڵباڵێنە. من پێم وایە ئێستا یەکێتی یەکێتیە و دوو هاوسەرۆک هەیە، ئەم هاوسەرۆکانە هەموو یەکێتی سەرپەرشتی یەکێتیەکەن لەگەڵ مەکتەبی سیاسی و سەرکردایەتیدا، و ئەو دەنگە جیاوازانەیش ئەوە نین کە حسابی ئەویان بۆ بکرێ ئێمە بڵێن باڵباڵێنە وەکو ساڵانی پێشووتر و مەسەلەی ئینشیقاقیان شتێکی تر. یەکێتی ئەو مەرحەلەی تێپەڕانوە وەرێسە لە دەستێکی ئارامدایە. ماڵی مام جەلال و کە هەواڵ شێخ لاهور ئەمانە یەکێتیان خسوەتە ناو دەستێکی ئارامەوە، بەڵام طبیعەتی یەکێتی هەروە بووە کاکە هێڤەر لە هەموو کاتێکە بیر و بۆچوونی جیاواز بووە، ڕەخنە هەبووە، زۆر جار ڕەخنەکان تون بوون، هەندێک جار بەنەوەیەکی تر بووە. و من پێم وایە لە دوای ئەمەوە کە ئێستا یەکێتی لە دەستە ئەمینەی هاوسەرۆکاندایە و ئیتر پێویست ناکە هیچ کەسێکی تر خۆی ماندوو بکە. بەس من شتێک زۆر لام گرنگە ئوستاس، ئەوەی کە هەیە ڕاستە زۆرینەتان ئەڵێن کە یەکێتی هەر یەکێتیە و ئەم قسەی کە ئوترێ باڵباڵێن هەیەوانە، بەڵام شتێک زۆر گرنگە. پرەنسیپی حیزبی بۆ نمونە لە هەندێک حیزبەکانی ترای بینیت یەک ڕاهەیە. ئێستا باس ئەکرێ بۆ نمونە جەماعەتی هەولێر ئاگادار نەبوون لە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان. من مەبەستمە بزانم جا لەسەرەوە با یەک تەوزیحە بەمێ. باشە، من خۆم لە کۆبوونەوەی سەرکردایەتی نەبووم، بەڵام دڵنیا بتەکەمەوە و ئاگادارم ئەو مۆزوعە بۆ شێوەیە نییە. جەماعەتی هەولێر هەر یەکێتین و هەر لە چوارچێوەی سیاسەتی هاوسەرۆکاندان و ئەوانیش ئاگادارن، و لە کۆبوونەوەی پێشتردا هەموو سەرکردایەتی یەکێتی تەخویلی هاوسەرۆکانیان کردووە بۆ ئەوەی کە هاوپەیمانێتی ئەکەن ویان چۆن کاندید دائنێن. ئەوە قسەی لابەلایە، ئەوە دڵنیا آخر چۆن قسەی لابەلایە، یعنی دەنگۆی حیزبەکانی ترێیان هەر بەڕاستی جۆرێک لە گلێوانی تیا بووە، بەڵام من تەوەقعم وایە ئەوانە خۆیان لە بیران چوو بێتەوە کە لە کۆبوونەوەی سەرکردایەتیدا تەخویلەکان درراوە بە هاوسەرۆک. و ڕۆژی پێنجشەممە کۆبوونەوەی سەرکردایەتی کراوە، هەردوو هاوسەرۆک باسییان کردووە و هەواڵانی سەرکردایەتیش توانێت ئێمە خۆمان تەخویلمان پێداون، هەر کەسێک واڵێ و لە دەرەوەی ڕەنگە ئەوە کێشەی تر بێ بیبەستنەوە بەم مۆزوع، ینی ڕەنگە بیری بۆ چوونی جیاواز لەگەڵ شتێکە ئەو بیری نەچێت کۆنگرە کراوە. بە تەکید ئەم کۆنگرەیە خەڵک هەیە کە هەموو کەسێک بەدڵی نابێت، عادەتەن سروشتی هەڵبژاردن و خۆپاڵاوتن و ئەوانە بۆ شێوەیە نابێت، بەڵام دڵنیاتەکەم بۆ بەیانی لە ناو سەرکردایەتی یەکێتیدا 124 ئەندامی تایە، هەر شتێک بێتە پێشەوە هەردوو هاوسەرۆک دەتوانن نزیکەی لە 100 بۆ 95 دەنگەکانی ناو سەرکردایەتی کۆنتڕۆڵکەن. شتێکی زۆر تەبیعیە لە 105 ناڕەزی بێ، ئەسڵەن ئەوە تەبیعی نییە کە لە 105 ناڕەزایەتی تیانە بێ، ئەوە بێ بە حیزبێکی دیکتاتۆری. یەکێتی حیزبەکانی تر نییە. ئەچمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت، باست لەوە کرد کە هەندی حیزب یەک دەنگ و ئەوانن، کاکە ئەوانە لەو نەفەسە دیکتاتۆریەتەوە هاتوونەتە پێشەوە و هەروە یعنی کادیرەکانیشان وا ڕاهاتوون، فەخریشی پێوەکەن. ئەوە نییە. جاخۆ من زۆر جا وتومە ئەگەر بێت و یەکێتی ئەم حاڵەتی تیانە بواە من ئەچوومە لایەکی لە شوێنێکی تری ئیشمەکە، ڕەنگە ئیمتیازات و دەستکەوت و ئەو مادوومونەی کە بۆ یەکێتی ئەەکەم بۆ ئەو لایەن بکردایە زۆر بەرژەوەندی شخصیم زۆر باشترە بوو لەوەی دیموکراسی. بەڵام ئەمەی کەی لە یەکێتیە هەیە مرتاحەبی پێی، تۆ خۆت ڕەنگە چەندین مەقالەی منو بینی بێ مەسەلەی ڕەخنەگرتن لە حکوومەت،
لە ئەدای حکوومەت خەڵگەڵێ ئێوەش لە حکوومەت نین با ئێمە لە حکوومەتی پرسیارە بەڵام با وەڵامت بەمەوە خۆ ئێمە بۆ لە حکوومەت نین کە ئیتر هەر چەپڵە بۆ حکوومەت لێین لە کاتێکە حکوومەت خەلەلەکانیشی لە بەرچاومان بێ ئێمە پەرلەمانتارین نوێنەری خەڵکی نوێنەری حکوومەت نین نوێنەری خەڵکین بۆ ئەوەی چاودێری حکوومەت کەین نوێنەری خەڵک نین بۆ ئەوەی چەپڵە بۆ حکوومەت لێن و بەشان و باڵی هەڵدین جا ئەگەر وایە پەرلەمان بۆ هەیە ئەدای ئەرکی ڕاستەقینەی من ئەوەیە کادیرەکەی خۆشم ئەگەر لە حکوومەتە خەلەلێکی هەبوو من لە پێش تۆ کە تۆ لایەنێکی تری خەلەلەکەی پێ بڵێ با من پێی بڵێ مەفهومی دیموکراسیەت و حیزبایەتی و پەرلەمان و حکوومەت لای من ئەمەیە من وا لێ تێگەیشتووم کە کەمێک شتیشم خوێندوێتەوە شتم نووسیوە شتێکی تر سەرنجم ڕایکێشێ دەوترێت هەندێک جار یعنی کاقوبات تاڵەبانی لەگەڵ براکەی کاک بابەر تاڵەبانی خاوەن ڕێکن و ڕۆیایەکی جیاوازیان هەیە و کاکلاهوری شێخجەنگیش دنیایەکی ترە یعنی ئەوەی دەبینین بە واقعی ژوایە کاقوبات لەگەڵ براکەی بە جۆرێک مامەڵە لەگەڵ پارتیاکەن لاهوری شێخجەنگی بە جۆرێکی تر مامەڵاکەن ئەم جیاوازیە چیە یعنی لە نێوان هاوسەرۆکانیشە یاخود ماڵی مامجەلالیشە ئەو دوو ئاڕاستەیە نییە ئەزای ئەو دوو باڵەمە بەستن دوو باڵ نییە بەس من وای لێ تێگەیشتووم جا پێشەوەی وەڵامی ئەوت بەمەوە خۆ هەندێک لە بەرامبەر ئەم قسانەیشە قسەیەکی تریژەیە ئەڵێ نەمە دەور تەوزیعکردرا یعنی خۆ ئەگەر بێتە سەر مۆزۆی قسە قسەیەکی ترەیە ئەڵێ نەخێر ئەمە دەور تەوزیعکردنە بە عاقڵانە هەردوو لایەن وتوانە تۆ ئەمە بکە من ئەمەکەم بۆ ئەوەی هەموو شتەکان کۆکەینەوە سیاست یعنی دووپاقی سیاسی نییە زۆر ئاساییە زۆر ئاساییە زەنگ بۆ خۆ خەڵک خۆی دابەش بووە یەک یعنی تۆ ئێستا بەیانی هەموو خەڵک ئاراستە بێ باشتر نییە بۆ نمونە هەندێک بە شێوازیەوەی لاهوری شێخ لە هەموو حیزبەکان لە حیزب زۆربەی حیزبی سیاسیە ئەوەیە لە کوردستانە ئێستا بۆ نمونە پارتی ئەڵێن نێچیروان بارزانی بەم ئیتیجاهەیە کە خۆ دەزانی کە با بڵین نزیکە لە یەکێتیەوە با بڵین نەرمترە باڵێکی تر نەرمترە و با بڵین باڵەکەی تر نەوەیەکی ترە ئەمە دووفاقی پێ ناوترێ خۆی سیاستکردن چییە سیاستکردن هونەری ممکنات و جێبەجێکردنی ئەوانەیە کە ئەبێ بکرێ کردنی ئەوانەیە کە ئەبێ بکرێ چۆن ئەیکەی باش بەسمە بزانم خوا هەر بەجددی ئەمەوێ بزانم خەڵک باوەڕ بە لاهوری شێخجەنگی بکا کە بەم ئاراستەیە یەکێتی ئاراستە ئەکا یاخود باوەڕ بە کارەکانی کاقوبات و کاک بابەر بکات ئاخر کارەکانیان ئەوەندە جیاواز نییە حەزەکەم بزانی یعنی ئێستا تۆ بۆ نمونە ئەگەر بێتە سەر ئەوەی کە کاقوبات بە شێوەیەکی تر بێت کاقوباتیش لە هەندێک حاڵەتە ئێستا لە ماوەی پێشوە چەندین مەوقفی هەبوو بەرامبەر بە ئەو حکوومەتێک کە خۆی تایەتی کاقوبات ڕێکی هەیە کە ئەڵێت من لە بەرپرسیارەتی دەزەڵ ناگرم یان ڕناکەم و بەڵام کاک لاهور خۆی هەر بۆ خۆی کەسێک بووە هەر لە سەرەتاوە کەسێکی جەماوەری بووە کەسێکی خۆشەویست بووە کەسێک بووە زیاتر لەگەڵ معاناتی خەڵک و ئەمە ناکاتەوەی ئەوانیشەوە بەڵام ئیتر ئەزانی هەموو شتێک لە حیاتە یعنی دوو برا لە ماڵێکیشدا بن هەر یەکەیان تەبیعەتێکیان هەیە یەکێکیان زۆر ئیجتیماعیە یەکێکیان نەوعێکی تر یەکێکیان تۆ سیاسەتکردنی کامیان باشترە تەسەور ئەەکەی یعنی ئەم شێوازە سیاسەتەی کاک لاهور یاخود کاک قوباد و کاک باڤڵ خۆی طبعاً کاک لاهور زیاتر ئەتوانم بڵێم زۆر نزیک بووە لە مام جەلالەوە یعنی هەر لە مناڵیەوە ئەمە ناکاتە ئەوەی ئەوان کە کوڕی خۆین ئیتر زروفەکە وا بووە ئەوانە اینجا کاک لاهور زیاتر لێرە بووە بەڕێی من زیاتر با بڵین لە کوردستان ژیاوە هەر لە نەوەدەکانەوە ئەوانە ئیتر ئەوە بووە ئەوانیش بە زروفی خۆیان لە دەرەوە بوون بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە با بڵین ئەوانیش لە واقعی ئێرە تێنەگەن طبیعەتەکەی ئەوان وایە ئەمەش وایە و طبعاً ئێستا لە کوردستانە ئەوەی کاک لاهور هەمومان ئەبینین کە کاک لاهور چۆن خەڵک حتا پارتیەکان ئەوانەی کە ئەوێرن
باسی کاگلاورەکەن و باسی شەهامەت و جوامێری کاگلاورەکەن. مەبەستەوەی هەندێک لە پارتەکان ناوێرن، هەندێکیان ئەگەر بوێرن وا باسیەکەن بە شەهامەت و جوامێریەوە، هەندێکیان کە ئەوێرن ناوی مناڵەکانیان نێن لاور و دەرەکرێن لە پێشمەری عقوبە ئەدرێن. یعنی مەبەستم لەوەیە سەرنجی نەک یەکێتیەکان، سەرنجی دەرەوەی یەکێتیەکانیشی با بڵێن بۆ خۆی ڕاکێشاوە. ئەمە بۆ کووتم با بڵێن تا ڕادەیەک ضرورەتە بۆ گەڕانەوەی یەکێتی بۆ خانوە قوڕەکان و مەفهومی مامجلالکەی بوو. ئەوەی کاقوبادیش پێویستە بۆ مۆزوعی حکوومەتداری ئەمانە چکە ئێمە حیزبێکی نەدەسەڵاتە خۆڕانە ئەی باشە ئێمە بۆ حیزبایەتەکەین. سیاست ئەسڵەن لوبی سیاستکردن و حیزبایەتی بریتە لە گرتنە دەستی دەسەڵات، خزمەتکردن بە خەڵک گرتنە دەستی دەسەڵات. ئەوەی کاک باڤێڵیش زەرورە. ئەمە ناکاتەوەی من هاوسەنگی لە بینی ئەوانە ڕاگرموانە. هەموو کەسێک گەزانی ڕەنگە من لەگەڵ کاگراورا زۆر ڕەفیقیم برادرین نزیکتر بووم بە حکومیەوەی کە لەگەڵ ئەوانە ناڵێم ئەوە ینی لای من وایە جا خەڵکێکی تر ڕەنگە بە خوێندنەوەیەکی تر بکات لە ناوێکێتیە و بە شێوازێکی تر تەعامل بکە. بەڵام تۆ سەری من یەک نمونەی ئەخیری بۆ گەرم و ڕۆژی جەژن بەیانی زوو لێرەوە گەشتە ڕەواندز لەگەڵ ئەو ماڵە شەهیدەیە کە تەعزیەیان هەبوو ئەچێ لەگەڵ مناڵەکانیان دانیشت. یعنی چەندێک لە پارتیە بوو من بینی بوو متمیانە گەر مزایدەیەش بێ مزایدەیەکی جوانە کە من بە مزایدەی نبینم چکە بەڕاستی ئەو پێویستی بۆ مزایدە نییە. بەڵام پێویستی بەوە هەیە بڕوا دەستمێنێ بەسەر سێکچی منداڵ کە دوێنێ باوکیان شەهید بووە جەژن بەسەریان بڵێ من هەتا بمێنم لەگەڵتانم و من باوکتانم و ئەوانە. ئەمە خۆشە. یعنی تۆ هەتیوێک خوعافوی کاباوکیان کە هەر هاوڵاتیەکی ئاسایی بە جەژنا بڕوا بۆ لای بڕوا بۆ ماڵەکەی ڕەنگە دڵی بێ ئێگەر کەسێکی وەنجا دوای ئەوە ماڵە شەیدەکان کەواتە ئەم جوڵە و حرەکانە ئەتوانم بڵێم جوڵە و حرەکەیەکن کە زیاتر نزیکن لە واقعی ئەمڕۆی کوردستان لە دەرونی خەڵک لە داواکاری خەڵک لە ویژدانی خەڵک. بەڵامە لەم قسانەتەوە چمە سەر ئەوەی هەر بەڕاستی کێشەی یەکێتی لەگەڵ پارتی چییە؟ خۆی لە ڕاستیدا یەکێتی من وای ئەبینم کێشەی لەگەڵ پارتیان نییە، پارتیە کێشەی لەگەڵ یەکێتی هەیە. با پرسیارەکەوا لێ بکەین. بۆچی؟ هەر لە سەرەتاوە کە یەکێتی دروست بووە پارتی یەکێتی بە مڵۆزم بۆ سەرخۆی ئەبینێ کەوانە بە بەدیلی خۆی ئەبینێ. کاتێ پارتی ئاژبەتاڵی کرد وتیان شۆڕشی کورد تەواو یەکێتی هات وتی نەخێر شۆڕش ماوە هەتا یەک مناڵی کورد بمێنێ شۆڕشی کورد ئەمێنێ. یا هەر لێرەوە ببینە ئەوان بە ڕەفعل سێری ئەمەیان کرد. یەکێتی بە پارتی نەوت با بڵین من هاتووم ئەبمە بەدیری تۆیان با بڵین لە داخی تۆ مەکەم. یەکێتی بە باسی وت نەخێر شۆڕش هەتا کورد بمێنێ شۆڕشی کورد ئەمێنێ. بەڵام پارتی ئەمەی واوەرگرت. لێرەوە بۆچی بۆت باسەکەم یعنی هەر لە سەرەتاوە بە کێشە بۆ بەردەم خۆی بینیوێتی. دواتر هات مەوزوعی کارەساتی هەکاری ئەو هەموو قیادەیە کەمینەی یەکێتی عەلی عەسکەری دکتۆر خالید سعدی گچکە ئەمانە هەر هەمووی قەتڵ و عامەکە و لە سێدارەیانەدا ئەوان لە بۆ خەباتکردن و بۆ شۆڕش لە سنوورەکانی تورکیا و سووریاوە دێنەوە. دواتر مەوزوعی بەرێجوو تا دێتە سەر با بڵین ئەو سەردەم تاریخی هەمووی ناڵێنەوە. تا ئێستا ئەمەیە کە پارتی ئەوێ خۆی حیزبێکی تاگڕۆ بێ بکێتی ئەوێ حیزب تعدودی هەبێ. هەر دروستبوونی یەکێتی خۆی بۆ خۆی یەکەم گورز بە تاگڕەوی لە کوردستانە دروستبوونی یەکێتی بوو. پێش ئەوەی کە یەکێتی دروست بێ پارتی حیزبی قائید و حیزبی پێشڕە و حیزبی ئەمە بوو. بەڵام مام جەلال بە دید و عەقڵیەتی خۆی وتی نەخێر کۆمەڵگەی کوردستان پێویستە فرەڕەنگ بێ پێویستە دیدی جیاوازی تێدا بێ. بەڕێزت ئەمڕۆ پارتیت بەیانی یەکێتیەکی ترە بێ لە ماڵەکە تا زۆر ئاساییە احترامیە هەم بەم شێوەیە کۆمەڵگەی کوردستان و ئانە پێشەکەوێ. کەواتە کێشەی پارتی لەگەڵ یەکێتیە ئەوە یەکێتی
با بڵێن ئەوێت تاگەڕەوی و یەک حیزبی و قائیدی ئەمانەت لە کوردستانە نەمێنێ بەڵام بە ئێستشەوە یعنی لە حکم زۆر جار ئەگەر دیقەتت دابێ ڕخنە و سەرنجەکانی ئێمە بەرەو کوێ چێ لە ئەخیرەکەیە بەرەو ئەو تاگەڕەویە چێ خۆ ئەگەر ئەم تاگەڕەویە نەمێنێ ڕەنگە ئێمەش قسەمان نەمێنێ یعنی ناکرێ من و تۆ ئەگەر قەرار وایە برامین لە ماڵێکە من هەموو قەراراتەکانم بەدەست بێ و تۆ هەرە بێ سەیری من کەیتیان با بڵێن هیچ شتێکت بەدەست نەبێ و لە کاتێکا تۆ لە من زیاتر ماندوو بوویت ئەمە کێشەکەیە بۆیە ئەگەر دیقەت بی ئەو باڵی پارتیش یان ئەو تەوەجوهەی پارتی با تۆزێ خاتریان گرم ئەگەر با بڵێن تۆژەڵی باڵیان ئەوەی کاگنێ چیر و ئەوان کە تۆزێ نەرمیتیایە سێرەکی لەگەڵ ئەوانە بۆ نەرمیتیایە ئەوان تەفەهمیەوەکەن کە با بڵێن تا ڕادێک ئەگەر دەسەڵاتیان هەبێت تەمانە گەر دەسەڵاتیان لەبێ دوایە باڵی نێچیڤان بارزانانی ئێستا دەسەڵاتی نیە لە حکوومەتە لە ساحەی سیاسیە خۆی ئیشەکە بۆ ئەوەیە زیاتر کە دەسەڵاتیان بەڵێ پەراوێز بخرێن وازەحە یعنی پێش ئێستا و ئەو زمانەی کە کاگنێچیر ڕئیسی حکوومەت بوو هەموو لایەکمانی زانین بە هەر حاڵەوە کێشەی خۆیانە بەڵام سیر دەکەی ئەوان ئەو با بڵێن ئەو باڵی کە با کۆترەکانی پێ بڵێن نەرمەکە منورەتەکەی تایە ڕۆژانە نەگەچێتی گۆڕانە بینن یەکگرتو ئەبینن کۆمەڵە بینن مڕعاتەکرێ کاتێک کە کێشەیە گێتە پێشەوە بەرەوکی حیزباکانە گرێت و پرۆسەی سیاسی بەرەو چەقبەستویە بە ئەمان هەوڵەدەن تحرکی پێ بکەن جاری وایە کاتێک کە کێشەیەکە بێ لەگەڵ لێکێتیە لە ڕێگەی ئەمانەوە دێنەوە ناو ئەوەی بۆ چارەسەرکردن بۆیە دەبینی ئەگەر ئەم تەوەجوهەی پارتی با بڵێن ئەمە زاڵ بواە بەسەریا کێشەکانی یەکێتی و پارتی ئاواقوڵ نابوویەوە ناگەشتە ئێستا باش باسی یەکڕێزی بکەین بەتایبەتەوەی کە خۆت دووخل لە پەرلەمانی عێراقا بوویت دەوترێ یەکڕێزی چەکێکە بەدەستی یەکێتی و پارتیەوە و کاڵایەک بەکارهێنن بۆ خۆیان جا خۆی ئەمە ئەڵێن بەدەستی پارتیەوەیە ئەگەر خەڵک وا بڵێ ئێمە بەجددی بەشی دوونمایشی 30 ساڵی یەکێتی و پارتی نییە ینی ناخۆی ئەزانی یەک شتی با پێ بڵێم زۆر جار پارتی ئێمە بەوە ئیتیهامەکە ئێمە بە مەجموعەیەکمان بەوە ئیتیهامانەکە کە ئێمە یەکڕێزی کورد لە بەغاتێکە دەین خەڵکیش ئەگەر لە دەرەوە بڵێ ئەم دوانە یەکڕێزی بۆ بەکارێنین نازانم ئێمە چی بکەین لە چی تێ بگەین بەڵام ئێمە هەدەفمان تێکدانی یەکڕێزی نییە بەڵکو هەدەفمان ئەوەیە کە ئێمە هەمومانە بێ ئاوا بڕین بەر بەغا نابێ یەکێک خۆی بە برا گەورە بزانێ بڵێ من ئەڕۆم و تۆ لە دوای منەوە بێبیت با بیکەم بە قسەی تۆزێک سادە و ئەوانە ناڵم بازاڕی بەڵام با قسەیەکی سادە ناکرێت لە ناو پەرلەمانی عێراقا بۆ نمونە ئێمە ئەمانەوێ بایکۆتی پرۆژە یاسایە بکەین نابێ پارتی نوێنەرەکەی پارتی بڵێ ئادەی وەرن نەخێر بایکۆتی ناکەن وەرن بە دوامەنە ئەبێ پێی بڵێم منیش ڕەم هەیە ئەوە ڕەکەی منە ئەوەی من منطقی ترە تۆ وەرە لەگەڵ منە یان وەرە با بەیەکەوە ئەمە یەک ڕیزی تێکەیە کاتێککە من بە قسەی ناکەم پێڵم ڕاوەستە ستۆپ وانە یەکسەر ئەو دێ لە ئیعلام لە دەرەوە وا لە خەڵک تێگەێنێ کە من یەکڕیزی کورتێکەیەم ناڵێ بەرژەوەندیەکەی خۆیم تێگاوە بەرژەوەندێک ئەو بەرژەوەندی پارتی تێک بدە یەکسەر لە یەکڕیزی کورتێک چوو باش هەر ئەم یەکڕیزی کە کاڵایەکە بەدەستی پارتیەوە باڵن یەکێتی نەکردووە بە خاوەن ڕائێکی خۆی هەمیشە یەکێتی دوای کەوتووە وەکەوەی کە بینین بۆ یەکڕێزیش پێ یەکێتی دوایەکەوێ بەڵام پارتی زۆر کات یعنی زۆر کات شەرمیش ناکات لەوەی کە ڕای لەگەڵ یەکێتیایەک ناکات بە قسەی یەکێتی ناکات جۆرەی لە جۆرەکان بڵێن حسابی بۆ ناکات بەتایبەت لە پرسی بووچە و موچە هەروە لە پارێزگای کەرکووکی شایانی پارتی هاوکاری یەکێتی نەکرد بۆ یەکێتی نابێتە خاوەن ڕێکی خۆی بۆ نابێتە ئەوەی کە ئیتر خۆی خاوەن ڕابێت زین بڕوات هەبێ پارتی ئەوەندە حساب بۆ ئەم یەکێتیەکەوە کاگلاهورەکە یعنی گەورەترین کێشەی ئەتوانم بڵێم جاران لە شەستەکان و لەوانەوە و دوای دروستبوونی یەکێتی چۆن کێشیان مامجلال بوو ئێستا ئاوا کێشیان شێغلاورە چۆن حسابی بۆ ناکە ئەسڵەن من ئاگادارم
کە لە ناو خۆیانە چۆن مەترسی بۆ بەرژەوەندی خۆیان تەبەن بۆ ئەوەی کە نەبنە تاگەڕەوەوانە چۆن باسی کاک لاورەکەن ئەو پەلەقاژەیە کە ئەوانەیانە بەدەست شێخ لاورەوە یعنی تەسەور ناکەی یعنی گەورەترین کێشەیان بۆ دروست بووە یعنی ڕەنگە بڵێن هەزار خۆزگەمان بە مام جەلال ئەوەیە مۆزوعەکە حسابی بۆکەن بەڵام هەندێک شت هەیە کێشەی پێشترن کەرکووکی کۆنا بەڵام هەرە بێ حەلکرێ حەلی شەکرێ یعنی ئێستا پارتی هیچ قەرارێکی نییە لە کەرکووکە خۆ چاو لەوە نەبێ ئەو ڕێگەی نەداوە بە محافظێکی کووردا بدرێ یعنی کێتیەکدانرێ بەڵام لە بەتە باجەکەیشی داوە ئەو باجی شەدا هەنێ ئێستا کاندیدی هەیە لە کەرکووک بەڵام بارگای نییە دوێنێ پێرێ مەسئولێکیان وتی ئەمە کێشەمانەوەیە بارگا و شوێنی حەملەمان نییە و خەڵکی خۆشیان ئەوانەی کە ئاوارە کردووە و چوونەتە کەرکووک هەولێر لە کەرکووکەوە ئێستا زۆر بێتاقەتن و ئەزانن کە چیان پێکراوە ئەو سیاسەتە چەندێک غەڵەت بووە کە کەرکووکیان چۆڵ کردووە چەندێک ریفراندۆمەکە کاتی نەبوو وەختی نەبوو وانە نەتیجەکەیشی کە ئاوا بەو شێوە تەعاملیان لەگەڵا کردیان نەناردنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بەس لەبەرەوەی یەکێتیەک نەبێ بە محافظی کەرکووک ئێستا ئەزان چەندێک خۆیان باجەکەیان داوە وەڵام من نامەوێت بچمە ئەو لەکاریەوە چکەوە بابەتێکی ترە بەس هەر ئەمەوێت لەسەر ئەوە بوەستم بابەتی ئەوەی کە یەکێتی بۆ خاوەن ڕای خۆی نییە نابێتە خاوەن ڕای خۆی لە بەرامبەر ئەوەی کە پارتی زۆر کاداوکاریشی نابێت بە نمونە شتێکت بۆ جێڕمەوە ئەو کاتی کە دەنگدان بوو لەسەر پرۆژە یاسای بودجەی 2021 لە پەرلەمانی بەغدا هاوپەیمانی هیوا بڕگەیەکی زیاد کرد بڕگەی ئەوەی مامەڵەکردنی ڕاستەوخۆی پارێزگاکان بەبەختاوە باشێتی لە سەرەتاوە دەنگی پێ بەڵام دوجار دەنگەکەی خۆی کشانەوە کە ئەم بابەتە مامەڵی ڕاستەوخۆی دەمی پێنەیە من خۆم لێ بوو دەنگەکەی کشانەوە زای سوء تەفاهومێکە بوو نوێنەرێکمان هەبوو لە لیژنەی دارایی کاک شیروان میرزا بوو سوء تەفاهم بوو ئەیناوە قەناعەت یەکێتی نەبوو ئەخر ئەو بابەتە یەکشت هەیە سێریکە ئوستاز ئەو بابەتە پێ دوانیە هەر ئەو بڕگەی کە هاوپەیمانی هیوازیایی کرد بۆ سلێمانی زۆر گرنگ بوو بۆ یەکێتیش باشتر یەکێتی ئەو کارێک ئەزانی بە عەرزەکەم ئەمە پەیوەندی بەوە نییە کە یەکێتی خۆی بۆ ساغ ناکرێتەوە باش مۆزۆی ئەو بینە ئەوە ئێمە هەندێک دانیشتنمان هەبوو لەگەڵ هاوپەیمانی هیواوانە و لێت ناشارمەوە بەشێک لای ئێمە پیان وا بوو کە ئەمە ئیستیعرازێکی ئینتیخابی و خۆنمایشکردنە و بۆ معلوماتێ لە خولی پێشووتر ئێمە فراکسیۆنی یەکێتی ئەو کاتە هەواڵم ئاڵا تاڵەبانی کە سەرۆکی فراکسیۆن بوو تەمان لە خولی پێشووتر ئێسێژەر سەرۆک فراکسیۆنە بەڵام ئەو کاتە ئێمە دەست پێشخەریمان کرد کە ئەم هاوپەیمانی هیوایە لە پەرلەمانیش نەبوون و دوانسیانێکیان ئەندام پەرلەمان بوون پێشتر ئەم بەڕێزانە لێرە نەبوون لە بەغا نەبوون ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کرد خستمانە ناو پرۆژە یاسایی 2016 زۆر لەمەی ئەمان واقعیتر و تۆکمەتر و ئەوانە بوو مۆزۆی کەرکووکی تیا بوو مۆزۆی پێشمەرگەی تیا بوو چۆنێتی نەوتی کەرکووکێ نایە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە موچەی چارەسەرە کرد و ئەوانە جێبەجێ نەکرا هەندێک شت هەیە حەزەکەم بزانی تەحەکومی نێودەوڵەتیش ئیرادەیەکی هەیە بەسەرەوە من ناڵم ئەوە ناو پەرلەمان دەنەدراوە با من ئەوەی کە کاک شیروان لە ناو لیژنەی مالیە 10-15 کەسن ئەمانە خسییانەدەنەوە ناڵم سەوە تەفاهومێ نا بڕیاری یەکێتی ئەوە نەبوو کاک شیروان میرزا و بابەتە یەکلاییە نا بەو شێوەیە نەبوو لایەنەکانی دریش سەحبیان کردەوە هەر ئەوان نەبوون لە شیعە و لە سونەکانیش ئاگادارم سەحبیانە کردەوە ئەوەی ئەویش غەڵەت ناڵێم مۆزۆیەک بوو ئەگەر نا ئەمە بەوە نابێ بە پەلەپەل دەمەیان دەمنایە دراسەکردنە قەراری استراتیژی حیزبە چونکە تۆ کە ئەمەکەی ئەبێ نەتیجەکەیشی بزانی چییە بێ نەتیجەکەی یەکێتی دراسی ئەمانەی هەمووی کردووە و بیزانی ئایا نەتیجەیەکیە بێ قابل لە ڕێگە بدا و پەیمانی هیوا بیکا بە خۆی بکا بە ساحێبی قسەکەی ئێمەش دەرچوو کوا نەتیجە کو هەمووچە باشە ئاخر مەبەستمەوەی ڕاستەوخۆ مامەڵە کرد کاگێڤار نزیکەی 145 ئیمزای پەرلەمانیان هەبوو ئەی کوا نەتیجە تواز لە یەکێتی بێنە باش یەک شتی تر زۆر لام گرنگە بابەتی لامەرکەزی هەر ڕەبتی یەکەمەوە بەسەر ئەو بەرگەیە هاوپەیمانی هیوا خستوێتە دەنگدانەوە لامەرکەزی
پڕۆژەی یەکێتی نییە با باش مەبەسمە ئەمە بزانمە زۆر کادەوترێ ئەڵێ لامەرکەزی بووە بە نوکتە بۆ وەکو نوکتەی لێ هاتووە لە لای یەکێتی دەمێگەی وروژێنێت و دەمێک نایهێڵێ دەربەڕاستی هەر بەڕاستی ئەو لامەرکەز یعنی جێبەجێکردنی ئەو لامەرکەزیەتە نەبوو ئەو بڕگەیە بۆ یەکێتی یعنی ئەم بە جۆرێک لە جۆرەکان دووفاقی سیاسی نییە مەبەسم یەک شتە لەم نێوەندەیە ئوستاز سەیریکە ئەگەر یەکێتی دەنگی باە بەو پرۆژەیە بە جۆرێک لە جۆرەکان لامەرکەزیەتی بۆ خۆی بەدەستایە یەک شتە بە عرزکەم ئەوی لامەرکەزیە یەکێتی کە باسی ئەکا خەڵک لێی تێ نەگەشتووە جیاوازە لە لامەرکەزیەکە دەکەن یەکێتی داوای لامەرکەزی جغرافی و سیاسی ناکە دوو جۆر لامەرکەزیەت هەیە لامەرکەزی جغرافی سیاسی واتە دابڕان لە ڕووی جغرافیەوە لە ڕووی سیاسیشەوە لامەرکەزی ئیداری و مالی هەیە ئەمە یەکێتی کە داوای ئەکان لە هەولێر ئیداری و مالیە و لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانەیە نەک لە چوارچێوەی لە نێوان هەرێم و بەغایە فەرقی هەیە یعنی ئەمەی ئەم دەستوریە باشە ئەمە ئەوەی کە بۆ یەکێتی نایکا منیش پرسیارەکەم بەڕاستی منیش ئەوە وەکو ڕخنەیەک وایە سەرکردایەتی یەکێتی بۆ لەمە وەستاوە جا من یانەوەیە من دوورم لە کۆبوونەوەکانەوە بابە سەراحەت من بەڕاستگۆ بم لەگەڵت منیش ڕخنەم هەیە ئەبێت یان نەی جوڵاندایە یان باسی نەکردا یان ئەبێ نەتیجەیەکی هەبێ وەک دووها پرسیار زۆر بە کورتی وەڵام هەر بەجددی پێت وایە قوارەی هەرێم لەمە ترسیایە وا ئەم لامەرکەزی و بابەتانە ینی ڕووی لە کزیەکایان شتێک قوارەی هەرێم قسەریکە قوارەی هەرێم بە دروستکردنی لامەرکەزی ئیداری و مالی ئەوە یەکێتی من لەگەڵیان بەڵام ناڵێم ڕخنەیشمەیەوە نابێ بوەستێ بەوە قوارەی هەرێم لاواز نابێ قوارەی هەرێم بە سجنکردنی ڕۆژنامەنووس بە دزینی پارەی خەڵک بە بڕینی موچە بە ناشەفافیەت بە نەکردنی چاکسازی لە سێکتەرە گرنگەکان بە نائەدالەتی و قوارەی هەرێمی کوردستان بۆ نائەدالەتە دروستە بێ کە دەیانمان هەیە خاوەنی ملیار دۆلار و ملیۆنان دۆلارن هەزارانیشمان هەیە نازانێت سەریمان چۆن کرێخانۆکەی بە ئابەمە قوارەی هەرێمی کوردستان یەکێتی خاوەندە سەڵات و هێز و پارەیە هیوادارم هەر بەوەی کە خۆت ئێڵی کە ئاوا بەهێزە کاری لەسەر بات هەمووتان ئیش بکەن با یەکێتی زیاتر بەهێز بێت دڵنیا بێت هەتا یەکێتی بەهێز بێ ئەو بنەمایانە چەسپێ زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار سپاس بۆی لەگەڵ